بۆمبی GPU سیڤەک بەکاردێنێت. حەزەکەم باسێکی ئەم بۆمبم بۆ بکەی بزانم بۆمبە چ کاریگەریەکی هەیە بۆچی ئەوەندە ئەم بۆمبە بەکاردێنێت ئەمریکا. بۆمبی GPU سیویەک بەمان خۆی تەنها سیویەک نییە 57 شەیە و ئێستا 72 هەیە هەر بە ناوی GPU ینی سیویەک 57 ئەم بۆمبە تێکەڵە تەنها ینی بۆمبێ نییە سەر بەخۆی تێکەڵە لە جۆری بۆمبی مارک ١٩ کە دژی کۆنکریتی ینی خڕاسانات حەدیدیانی بڵێن سەبێک بێتن بە 2 مەتر بێتن ئەتوانێ ئەمە لە ناوی بداتن بەو هێزە بەجۆی بە GPS ئیشەکاتن ئەم بۆمبەکە دێتە خوارەوە و لە هەمان کاتە بڵێن 2 مەترت بۆ وێرانەکاتن ئەگەر سەبەکە 2 مەتریش بێت دیوار بێت 2 مەتر کۆنکریت بێتن یان سەقف بێت 2 مەتر لێدا هەڵێتەکێنێ 15 مەتر قۆتر دەوروبەری خۆی وێرانەکە لەگەڵ قولی 5 مەترە جگە لەوە ئەمە توانای سیویەکەکەیە بەڵام ئەمەیکە زانیاری لەسەر 72کەیە نەخێر لەوە زیاتر کارەکاتوانێت کار لە 6 مەتر کۆنکریتی مسلحش بکاتن هینی بکاتن بۆیە سێ ئێران تەحسیناتی ئێران لە ناو شاخەکانی بڵێن ئەو شۆنانی کە موشکیان لێ شاردوەتەوەیان لە منشعاتی نەوەوی وەکو فۆردۆ ئەوانە کە ئەم بۆمبانەیان بەکارهێنا تەنها ئەم بۆمبانە ئەتوانێتن کاری لێ بکە لە هەمان کاتا لە بیرت نەچێ GPU سیویەک لە کاتی تەقینەوەی تۆ مەلەرزەت بۆ دروست دەکاتن ئەرثکویک بە دەرەجەی 3.5 لەسەر مقیاسی ڕیختەر هەنی بۆ مەلەرزەیەکی وا باڵە 3.5 بۆ دروستەکە لە دەوروبەری خۆیە تر ئەم بۆمبەیە زۆر بەکاردێتن لەبەرەوەی بڵین ئەو شۆنانەی کە زۆر قایمە ناتوانێت بۆمبی تر وێرانی کاتن GPUەکان بەکاردێنن سیویەک و 57 هەرگەر بگەڕێنەوە مانگی 6 پاریشانی کە 12 ڕۆژەکە GPU 57یان بەکارهێنا لە فۆردۆ و لە بڵین نەتانز و ئاراک و شۆنانە سەبارەت بە نرخەکەی چۆنامان نرخەکەی $40,000 GPU سیویەک $40,000 بەڵام لە GPU 72 سەرەکەوێتنی تر بە جۆری مۆدلەکانی تاکو $75,000 بۆمبی تەکلیفەکاتن ئەم بۆمبانە